بێگومان تورکیا نەیشاردۆتەوە بە تایبەتی لە سەردەستی ئەردۆگان دژی هەموو ستاتوێکی کوردە لە هەر شوێنێکی دنیا بێ و بە تایبەتی باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان کە بەشێک لە خاکەی سەرداگیر کراوە. بۆیە تورکیا هەمیشە ئەوێت ئەو هێزانە بەکار بێنێت بە تایبەتی لە ئێستادا کە لە ڕێی گرێبەستی 50 ساڵەوە پارتی دموکراتی کوردستان بە شێوەیەکی زۆر با بڵێن شەرمەزارانە سیاسەتی ئەردۆگان جێبەجێەکە و ئەو قسانی کە ئەردۆگان کردی لەسەر هەرێمی کوردستان و کە خۆی بە خاوەن ماڵە زانێکڵێ لە شەوەیەکە لە درنگانێکە لە کاتێکا بمانەوە دین و لە شکێشەکانی و بنکەوبارەکەەکانیشیان شایەتی ئەوەن. بۆیە ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە هەیە لە ڕاستیە زۆر سەیرەکە یعنی بۆ نمونە ئەچێ بەهانەی زۆر شوێنەوە کە ئیشی ئەو نییە. ئەمە دەلالتە لەوەی کە لە ڕاستیا دەسەڵات لە هەرێمی کوردستانە و بە تایبەتی پارتی کە هەم تەماسی زیاتر لەگەڵ تورکیا هەم زیاتر جمگەی حکومڕانی بەدەستەوەی ئەمە بەو معنایە نییە هێشێتی یا ئەو هێزانێتر کە بەشدارن لە حکوومەتە بێ هەڵوێز بن هێشێتیش بە دەوری خۆچکە هێزی چەکداری هەیە و وەزیری پێشمەرگەش لەلای ئەوە ئەبێ هەڵوێستیان نەبێت. دلیلی ئەوەیە کە لە ڕاستیە تورکیا خۆی بە خاوەنی مەنتیقەی ئازانێ وەکوەوەی کە لە سیاسەتا پێوتێ باخچەی ماڵەوەی خۆی بۆیە ناکرێت لەمە زیاتر ئەم دەسەڵاتەی کە لە هەموو ڕوویەکەوە شکستی خواردەوە بە بڕوای من لە خزمەتگوزاریەوە بۆ خەڵکەوە لە حکومڕانێکی باشەوە لە عیلاقاتێکی نێودەوڵەتی و دەرودراوسەی باشەوە کە لە خزمەتی خەڵکی کوردستانە بێ ئەم دەسەڵاتە ئەبێ گۆڕانکاری بەسەرابێت و ئەم دەسەڵاتە ناتوانێت بە بڕوای من ناتوانێت ڕێ لە هەژمونی تورکیا و ئێران بگرێت چکە دەسەڵات لە هەرێمی کوردستانە مانەوەی خۆی لە بەهێزبوونی ئێران و تورکیا بێنێتەوە بە معنایەکی تر ئێران و تورکیا ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستانیان بە جۆرێک بۆ خۆیان ڕام کردووە کە هەرچێکیان بێ پێ ئەەکەن و هەر ئەوەشە کە ئەبینین هیچ قسەیەکمان نەبینی لە بەرامبەر ئەو پێشەلکاری ئەزدەقانەی کە ئەردۆگان لەو ڕۆژانە کردیە سەر خاچی هەرێمی کوردستان کە وەکو ماڵی خۆی سەری دەکاتوانە. ئەردۆگان نەیشاردۆتەوە کە خەونێکی نەزدۆشی هەیە بە حسابی خۆی ئیمپراتۆرەتی عوسمانی و میساقی میلی 1923 زینگ و کاتەوە کە بە بڕوای من بە پێی گۆڕانکاری جیهانیەکان ڕژەمەکەی ئەردۆگان خۆی لە نەمان نزیک بۆتەوە و تەنگەژەی ناوخۆی هەیەەوە ئەم جۆرە سیاسەتە تاگەڕەویە لە ڕاستیان مەقبول نییە لە عالەما بۆیە ئەردۆگان ئەوەی نەشاردێتەوە کە ئەو خەونە نەزۆکەی هەیە و ئەوێت ئەم منتیقانە بگێڕێتەوە ژێر دەسەڵاتی خۆی بە حسابی خۆی ویلایەتی مووسڵ کە کاتی خۆی بەشێک بۆ دەوڵەتی عوسمانی و هەر هێزێک لە هەرێمی کوردستانە لە هەر شوێنێکی تر لە ڕاستیە ببێ بەشێک لەم پلانە کە بەداخەوە ئەوان دوو هێزی دەسەڵاتداری پارتی وێچێتی بە جۆرێک لە جۆرەکان بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان بۆ بەشێک لەو پلانە ئەمە لە ڕاستیە ئەبێ بەشێک لە هەڵمەتی نەهێشتنی قەوارە و ئەزمموی هەرێمی کوردستان کە دوجار گەورەترین خزمەتە بێ بە داگیرکاری دەوڵەتی تورکیا بە بڕوای من ئەمانە ئومێد دەکەم هەمووی بە کۆتایی ڕژەمی ئەردۆگان کۆتایی پێبێت. تورکیا نەیشاردوێتەوە وەکوتم ئەزمموی کوردی ئەگەر لە سەرمەریخیش بێ ئەم دژێ بێ نەخێر پەکەکە بیانووە و بیانووە کە بەدەستی تورکیاوە بەداخەوە بەشێک لە هێزیش لە ناوخۆی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی دموکرات و میدیاکان ئەو بەهانەیان وەکو تورک ئەجوونەوە جارێکتر ئێڵێنەوە بۆیە نەخێر پەکەکە کراوە بە بیانوو و بە بڕوای من پەکەکە لە قەندیل نەبێ هەر ڕەنگە تورکیا پاژماوەکانی داعش و ئەو جەبهەی نووسڕەوە ئەوانە بێنێ بۆ قەندیل خۆچی ئێنێت بۆ قەند بەڵام قەندیل دوندێکی سەربەرزی مێژۆ و درێژایی مێژۆ خۆڕشێتیا بووە هیچ داگیرکاری نەیتوانیوە قەندیل بخاتە ژێر کۆنتڕۆڵی خۆی و داگیرکاری قەندیل بە بڕوای من خەونێکە دوجار کۆتایی ڕژەمەکەی ئەردۆگان کۆتایی دێت. بە بڕوای من تووشە هەم لە ڕووی سەربازیەوە کە نزیکەی 40 بنکە و بارگای هەیە و نزیکەی قوڵای 40 کیلۆمەترات و تەخاچی هەرێمی کوردستان هەم لە ڕووی کولتوری و فەرەنگیشەوە ڕێک کۆمەڵە تەلەڤیزۆنەوە ئەم مەنتیقەی خستۆتە ژێر هەژمونی خۆی و لە ڕووی اقتصادیەوە خستۆتە ژێر هەژمونی خۆیەوە ئەو حیزبانەی کە بە تایبەتی لە حکوومەتان و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هێزی هەیە وەزیری پێشمەرگەش لای ئەوە هەڵوێستی ئەم هەڵوێستێکی جدیە بێ ئەگەر هەڵوێستی جدی بگرێتە بەر ینی کاریگەری دەبێت و حکوومەت دەبێ حکوومەتی لایەنێکی دیاریکراو نەبێ ئەو لایەنەی ناو حکوومەتان ئەبێ قبوڵ نەکەن ئەمە بەناوی حکوومەتەوە بکرێت و لایەنی کەم تعلیقی ئەندامەتی خۆیانکەن احتیجاجکەن لە ناو ئەنجومەنی وەزیران هێزەکانی تر ئەوانەی کە لە دەرەوەی پێکێنانی حکوومەتن لە ڕاستیە ئەمەش ینی ناتوانن هەر تەماشاکردن بە بڕوای من هەر هێزێک لەم نێوەندەدا هەڵوێستی نەبێ وەکو تەماشاکەر بمێنێتەوە
پێی بێوێ یان نەیەوێ ڕاستە خۆیان ناڕاستە خۆ ئەبێ ئەچێتە خزمەتی ئەجەندای داگیرکارانەوە